ئاگرەکەم بینی چوومە بۆ ماڵەوە بە کوڕەک وتمۆرە با بچین 100% گەنمەکەی خۆمانە سوتاوە هەر لە تەپەتۆڵەکەەوە. اللهم صل على سيدنا محمد. سلااو لە بیسەروبینەری کەناڵی ئاسمانی پەیام بێت دیارە دوێنێ لە سنووری خارگێڵان دیارە هاوڵاتیەک گەرمی چاندووە بۆ درێنەکردنەکەی هاتۆتەوەی کە گەرمەکەی درێنە بکات بەڵام بەداخەوە بۆی شۆرتی کارەباوە کە دیارم حاویلەیەک لە کۆتایی زەویەکە هەیە زەویەکەی گەرمەکەی سوتاوە بە تەواوی سوتاوە ئەوەی کە دەیبینن ئەو زەویەکەیە کە ئێستا کە هیچ شتێکی بۆ دەرنەچووە لە گەرمەکەی لە پاشەوەی کە دێتە سەر گەرمەکەی بۆی کە بیگوژێنێتەوەمانە سوپاسی خی گەورەیەکە بە تاقیکردنەوەی خی گەورەی دەزانێ و ستایشی خی گەورەیەکە لە بەرامبەر و تاقیکردنەوەی کە پێی بەخشیەوە پێی داوە. کاک عومەری مامەنامێق خەڵکی تەپەتۆڵەکەی دیارە لێرە ئەم زەویەی بە ئیجار گرتووە منەچمە لای خۆی قسەی زیاتری لەگەڵاکەم کە ئەمر بە خۆتان خۆش بن خی گەورە بۆتان قەرەبوو بکاتەوە. چۆن زانیتان گەرمەکەتان ناگری گرتووە؟ پێشەکی بە خێراتنی کەناڵی پەیامەکەم دەستخۆشیتان لەکەم بە خێربێن یاخوابان شاوم وەڵاهی من هەر لە ماڵ و لە تەپەتۆڵەکە ئاگرەکەم بینی چوومە بۆ ماڵەوە بە کوڕەکەم وتم وەرە اللهم صل على سيدنا محمد. وتمۆرە با بچین 100% گەنمەکەی خۆمانە سوتاوە هەر لە تەپەتۆڵەکەەوە. ئیتر هاتینە لا خەڵکێکی زۆر خوازان با تۆیاخوا مەکینە و خەڵکی ئەم خێڵی هەمە و شەشک و تەپی سەفا و خاگێڵانوانە گشتیان لێرە بوون هاتوون بەڵام بەداخۆ سوتا بوو هیچ فرا هیچ نەکەوتون. ئیتر قسمەتە خی گەورە حەشتێک بە قسمەتی نەبێ ئاوایە خی گەورە فەرمی ماڵەکومە ئەولادەکم فیتنە لە ماڵ و ئەولادان نییە فیتنەکە لەوایە ئەگەر خی گەورە یای تێودەی سندی تۆ ناشکر بیت. من سپاسی خواکەم من کاتێک هەبوو هیچم نەبووە خوانێ بڕێ ساسیارم هەیە و ماڵم هەیە و ئەمانە قەدەرێکە خی گەورە سپاسێکم مەمنونیمی من پارەکە تو ئەم کاتە تووشی نەخۆشی سەرەتان بوو نەخۆشی خسانەی وا یەک دەستی دە دەفتەرمەدا چاک بوومە سپاس بۆ خوایسا چاک بوومە تۆ خی گەورە ئەمەی هەر حیز نییە سپاس بۆ خوا کاتەوە بەتان وەکارەکەی شۆ ئەو محاویلە بووە کە محاویلە شۆرتی کارەبایەوە لۆ زەختێکی زۆری لەسەر ئەم دەشتە کرا بە باخ و شووتی و ئەم فەرعێکی لێ بدووە ئەو فەرعێکی لێ بدووە تەحملی ئەوەی نەکردووە کە کارەباکە بەشی بکە چەنامە ئەوترێکە بە ئیجاریش گرتوتان بەڵێ ئەرە وەڵا بە ئیجار گرتوومە باخوار ئیجارەکەی بای 9 ملیۆن دینارە. ئیتر خی گەورە نەیکرد بە قسمەت ئەرە وڵا 2325 پێداوە بە خواجەی دووتەنە. هاوڵاتیان زۆر بەدەمتەوە بوون چی دەیە وڵاتیان وترێ لەو کاتێش بۆ منەکە هاتوویتە سەر زەویەکە کە گەرمەکە سوتاوە ستایشی خوات کردەوە ڤیددیوەکەت بڵاو کراوەتەوە لەوەی کە کاردانەوەیکی زۆری بەجێشتۆ لای خەڵک ئێمە هەچیەکمانەیە خوایە خۆم ماڵم سەروەتم ئەولام هەچیەکم موسیبەت گەورەترین موسیبەت بێدینیە ئەمانە هیچی موسیبەت نییە بەلای منۆ موسیبەت بێدینیە سپاس بۆ خوایەمە کەسێکی دیندار و مسلمانین هەچیەکمان هەیە بەهی خوای گەورەی ئەزانین بەوەی ئەسڵی دینە قەدەر ئیمان بالله خیر بقدر ئیمان بالله خێری وە شەڕی ئەسڵی دینە باوەڕ بە قەدەرەکان خیر و شەڕی قەدەری خۆی گەورە کامەر دەڕاستەکە ئالە عەرزی تەنیشت بوو پێوە دووتووە ئەوەی تۆش بدوورێتەوە نەیدووری زۆر محاولەم کرد بیدوورێتەوە گەرنی ئازابێ دەستی خۆش بیاخوا ئەڵبەت خوانێ کردو بۆ قسمەت زۆر تەکلیفم لێ کرد هیوادارم ساخە گوێی لێ بوو بێ زۆر تەکلیفم لێ گوتم نەخۆشیشم یارمەتیمدا ئەو گەرمەوە بۆ بدوورەوتی بەخوا بوو نادوورم گەرنی ئازابێ من هیچی پێ ناڵێم بەڵام بۆە یە خەتی بین بوو گەرمەکەی بۆ بدووریان بەڵام لەبەر ئەوەی کە قسمەت نەبوو خوای گەورە نەیکرد بە قسمەت ئەبیان نەدوورایەتەوە دەستخۆشی تاالەکەم بەخێر بن یاخوا سپاسانەکەم بەخێر بن یاخوا بەخێر بن دەستان خۆش بێ یاخوا
یاخوا بەخێر بن خی گەورە نمونەتان زیاکایی شەڵا نمونەی کۆمەڵی دادگەری زیاکایی شاڵا دەستان خۆش بێ یاخوا تەلەڤزیۆنی پەیام هەموو کاتێ بە دوای ڕاستیەکان و خەمخۆری خەڵکی هەژار و فەقیر بووە دەستان خۆش بێ سوپاسان نەکەم ئەماژە بۆ بکەم لە سی دۆنم گەرمی کاعمەر تەنیا قەدەری خی گەورە تەنیا ئەم تۆزە گەرمە لە هەرچەندە ناوەڕاستی ئاگرەکەشە نەسوتاوە تەنیا ئەم تۆزە گەرمە ماوەتەوە لەوەی کە سی دوارم زەوی بەگەنم کە لە سەروبەندی دروێنەکردنی گەرمەکە بوون بەڵام قەدەری خی گەورە بۆ کاری شۆرتی کارەباوە تەواوی گەرمەکە دەسووتێویی بۆ نامێنێتەوە ئەمێ ئاماژەش بۆ بکەم بەشێک لە کەسایەتی لە هاوڵاتیانی سنوورەکەش شارەزور و لە خورماڵ کەمپینێکیان ڕاگەیاندوە بۆ هاوکاریکردنی ئەم جوتیارە و بۆەوەی کە بتوانن لە ڕووی داراییەوە کەمێک هاوکاری و قەرەبووی بۆ بگەڕێنەوە کەمپینەکە ڕاگەنراوە لە ئێستادا وڵاتیان لە سەرانسەری کوردستان توانن هاوکاری بکەن و قەرەبووی بۆ بکەنەوە لە بەرامبرە و قەدەرەی خی گەورە بەسەری داناوە کە خۆشی گوێتان لێبوو شکر و سەنای خی گەورەکە لە بەرامبرە و تاقیکردنەوەی خی گەورە بەسەری کردوێتەوە.